muhtevadaki güzellik aynı zamanda üsluptaki güzellikler de ortaya konuyor. مامۆستا فەتحوڵا گولەن لە وتاری بامتێلی ئەم هەفتەیەیدا ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد. جەنابی حەق بەو دڵە سەلارە سەرفرازمان کرد. بوونە خاوەنی دڵێکی سەلار بەواتەی هاوبەشبوون دێت لە هەست و هزرەکانماندا لەگەڵ پێغەمبەران. پێیامبەری ئەڵڵا خاوەنی دڵێکی سەلار بوو. بە هیچ شێوەیەک تەنانەت لە خەویشدا غەل و غەژ نەبۆتە میوانی ئەو دڵە. یەک گەردی لە پیسی و لەکەی نەدیوە، نەیزانیوە تەم و مەش چییە. هەمیشە وەک ئاوێنەیەکی بێگەرد و درەوشاوە هەر ئەوەی پیشانداوە و عەکسی کردوتەوە بۆ هەمووان. ڕەوشتی جوان گرنگترینی عیبادەتەکانە و لوتکەیەتی. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر پێویستمان بە ئەخلاقی جوان هەیە، ئاتاجێکی زۆری لەسەرە. هەم بە ناوی ئەوەی لە بەرامبەر جەنابی حەقدا نەکەوینە بێڕێزیەوە، هەم بە ناوی ئەوەی نەکەوینە هەندێک هەوراز و نشێویەوە. ئەو شتە باشانەی بەسەرمان دێن لەبەر ئەوەی باشن، حەمد و سەنای خودایان لەسەر دەکرێت. خۆگەر هەندێک بەڵاو موسیبەت و هەوراز و نشێومان بەسەر هاتبێت، تایبەتمەندی گەلێکی وەها هاتوون کە پێویستیان بە فاکتەری ئارامگری هەیە. وەک چۆن پێویستە ئارامگری لە عیبادەت و گوێڕایەڵیدا پیشان بدەین، وەک ئەو ئارامگریەی پێویستە لە بەرامبەر لێزمەی بەڵاو موسیبەتەکاندا پیشان بدرێت، یان ئەوەی کە دەبێت دان بە خۆماندا بگرین لە بەرامبەر ئارەزوە جەستەییەکان و غەریزە مرۆییەکان و پارێزگاری لە خۆڕاگریمان بکەین لە ڕێگەی ڕاست و ڕەوان. تەواوی ئەم بەڵاو موسیبەتانە کە بەسەرماندا دەبارێن، یاخود ئەو کاتەی دووچاری تەنگ پێ هەڵچنینی ئەمانە دەبین، کاتێک وەک پیک دەماڵن بەسەرماندا، پێویستە حەمد و سەنای خودایان لەسەر بکەین. هەر بۆیە پێم وایە ئەمانە هەمووی لەو گوزارشتەی سەرەوەدا شوێنی خۆیان هەیە. لە ڕاستیدا هیچ ئیمکانێکی وەهامان نییە کەوا لە ڕێگەی شوکر و سوپاسەوە بەرامبەری کارەکانی خوددا بدەینەوە، چونکە شوکریش بۆ خۆی عیبادەتێکە. لەبەر ئەوەی هەر خۆشیەتی کەوا سەرکەوتوی کردوین لەوەی عیبادەتێکی ئەو ئەنجام بدەین، لە بەرامبەر ئەمەشدا پێویستە بڵێیت ئەلحەمدوللیلا. ئێستا هەندێک کەس خۆیان وابەستەی خراپەکاری کردووە، کەسانێک کە دڵیان پیس بووە، کەسانێک کە لە دەماغیاندا شوێنی پاک نەماوە، لە هەموو هەستان و دانیشتێکیاندا هەر بیر لە خراپە دەکەنەوە. لەوە دەچێت هەندێک جار ئەم خراپەکاریەشیان لەسەر ئێوە بهێن نەدی و پەیڕەوی بکەن. لەوە دەچێت جیرۆدەی خراپەی جیاواز ببن. دەتوانن لە ڕێگەی حەمد و سەناوە ئەمە بگۆڕن بە عیبادەت. خۆ ئەگەر لە بەرامبەر ئەو شتانەی بەسەرتاندا هاتووە بە حەمد و سەنای خوددا وەڵامیان بدەنەوە، لەو مێعراجەتاندا هەنگاوێک زیاتر لەو نزیک دەبنەوە، هەنگاوێکی تر لەو نزیکتر دەبنەوە. هەر بۆیە فەرموویەتی زۆرترینی خەڵکی کە تاقی دەکرێنەوە پەیامبەرانن، دواتر هاوشێوەکانیان و دواتر هاوشێوەکانی ئەوان. بەڵام موسیبەتەکان هەمیشە پێغەمبەرانی گەورەیان لەو میعراجەی تێدا بوون بەرز کردوێتەوە. چێ دەزانێت لەوە دەچێت خوددا بە گەورەی خۆی لەم سەردەمەدا کە هەست و هزرەکان زۆر پیس بوون، ئێمەش بێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت هەندێک لەو پیسێمان بە خۆماندا پرژاند بێت. کۆڵانەکان پیسن و خانە پەروەردەیەکان پیس بوون، ئەو شوێنانەی پەروەردەی ئاینیشیان تێدا ئەنجام دەدرێت بوونە بە ژێرچنگی هزری سکۆلاستیکیەوە، خۆیان بە شتانێکی دیاریکراوەوە سەرقاڵ کردووە و هەر بەوانەوە خەریکن. قسەیەکی تری ئوستادی شەیە کە خۆشتان باش دەیزان و نازانم کەسی تریش بێجگەلە و وتویەتی یاخودنا، بەڵام هەمان ناوەڕۆک بە قسەی تر گوزارشتی لێکراوە. هەزاران ساڵ ژیانی خۆشی دنیا هێندەی ساتێک یاخود خولەکێک ژیانی ناو بەهەشت نییە. هەزاران ساڵ لێرەدا کینایەیە بۆ دەربڕینی ژمارەیەکی زۆرە، واتا ملیۆنان ساڵ. ئێخۆگەر ملیۆنان ساڵیش بێت لە بەرامبەر ژیانی ئەبەدی ئەوێ چی واتایەکی دەبێت؟ کاتێک ئەو ملیۆنان یاخود ملیار ساڵت بەراورد کرد بە ژیانی ئەبەدی، لە بەردەمیاندا تەریق دەبیتەوە و دەبیت بە دڵۆپێک. ئەو بە گوێرەی گەورەی خۆی هەر کارێک بێوێت ئەنجامی دەدات. لەم ڕوانگەیەوە ئێوە شتێکی بچووک دەخەنە ڕوو، ئەو بە گوێرەی گەورەی خۆی لوتفی بێخەوشی خۆی دەخاتە ڕوو. پێشەموو شتێک مرۆڤی باوەڕدار مرۆڤێکە گومانی باش دەبات. کەسێک کە فەرمانی پێکرا بێت لە بەرامبەر مرۆڤەکاندا گومانی باش بەرێت، چۆن دەکرێت لە بەرامبەر خودای گەورەدا بێزاری دەرببڕێت کە بە واتای گومانی خراپ دێت. ئەوانە لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خوددادا دەژین، هەمیشە ژیانیان لە چوارچێوەی سوپاسگوزاریدا ڕێک دەخەن، و ئەوانش کە بەردەوام بێزاری دەردەبڕن بەهۆی ئەو سپڵەی و پێنەزانیەوە هەموو کارە ئەرێنی و کارە باشەکانیشیان لەناو دەچێت و کۆتایی دێت. بەڵێ ئەوەی ژیاوە بە هیواوە ژیاوە و کەسی بێ هیوا ویژدان و ڕۆحی دەبەستێت. پێم وایە پێویست بەوە دەکا کە نەکەوینە بێ ئومێدیەوە و لە بەرامبەر گیر خواردنە جیاوازەکاندا سەر لە نوێ ناوی خودای لێبێنین و دەست بە کارەکانمان بکەینەوە. بڵین پەروەردگارە لەسەر کارەکانی خۆمان بەردەوامین،
لەم ڕێگەی لەسەری بەردەوامین هێز و توانامان پێ ئەحسام بکە شەڕی خراپەکاران لە گردنی خۆیان بەئاڵێنە ئەوان بەو شتانەی خۆیانەوە مەشغوڵ بکە. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی